گوێم لێ بگرن تکایە ئێوەش وەک من مرۆڤی مۆدێرنن ئێوەش زیرەکن ژیان ئەو موعجزەی گردوونە کە 4 ملیار ساڵ پێش ئێستا دەستی پێکرد ئێمەی مرۆڤیش تەنها 200,000 ساڵە لەسەر زەوین بەڵام لەو ماوە کورتەشدا توانیومانە ئەو هاوسەنگیەتێک بدەین کە ژیانی لەسەر بنیادنراوە زۆر بە وریاییەوە گوێ لەم چیرۆکە سەیرە بگرن چونکە چیرۆکی ئێوەیە پاشان بڕیار بدەن دوای ئەم چیرۆکە چی ئەکەن ئەمانە ئاسەواری سەرەتاکانی ئێمەن لە سەرەتادا هەسارەکەمان تەنها ئاژاوەیەکی ئاگرین بوو لەو هەورە خۆڵاویانە ئەچوو کە ئێستا لە بەشە جیاجیاکانی گەردووندا خول ئەخۆن کەچی هەر لەم ئاژاوەیەدا ژیان دەستی پێکرد ئەمڕۆ ژیانی ئێمە تەنها ئەڵقەیەکە لە زنجیرەی ئەو زیندەوەرانەی کە ژمارەیان کۆتایی نایەت ئەو زیندەوەرانەی کە لە ماوەی 4 ملیار ساڵدا یەک لە دوای یەک لەسەر زەوی ژیاون تەنانەت ئەمڕۆژ گڕکانەکان بەردەوامن لە داتاشینی سروشتی زەوی گڕکانەکان ئەوەمان پیشانەیەن کە زەوی لە سەرەتادا چۆن بووە کە ئەو کات بەردی تواوە لە ڕووتەختی زەوی دەهاتە دەرەوە و پاشان دوای تێپەڕبوونی کاتێکی زۆر بەردە تواوەکان ڕق دەبوونەوە و تێکەڵ بە توێکڵی زەوی دەبوون ئەم دوو کەڵانی کە لە قوڵایی زەویەوە دێنە دەرەوە شایەتی ئەوە دەدەن کە لە سەرەتادا بەرجی هەوا چۆن بووە ئەو کاتە بەرجی هەوا هیچ ئۆکسجینی تیانە بوو بەرجی هەوا زۆر ئەستور بووە بە هەڵمی ئا و پڕ بووە لە دووەم ئۆکسیدی کاربۆن زەوی لەو کاتەدا وەک تەنور وا بوو دوجار زەوی سارد بووە هەڵمەکەش چڕ بووە و بووە هۆی بارانێکی زۆر دووری زەوی لە خۆرەوە زۆر گونجاوە نە زۆر دوورە نە زۆر نزیکە هاوسەنگی زەوی بووە هۆی ئەوەی کە زەوی ئاوەکەی لە شێوەی شلەدا بپارێزێت ئاوەکەش جۆگەی بۆ خۆی دروست کرد ئەو جۆگانش وەک خوێنبەری لەش وەک لقی درەخت گرنگ بوون بۆ زەوی ئاو پێکهاتەی سەرەکی ژیان بوو لەسەر زەوی ڕووبارەکان کانزای بەردەکانیان خوارد و تێکەڵ بە ئاوی زەریاکان بوون زەریاکانیش پڕبوون لە خوێ ئێمە لەکوێوە هاتوین لە شوێنێکی زەوی ژیان بۆ یەکەم جار دەستی پێکرد هەموو شتێک لەسەر زەوی موعجزەیەکە بۆ خۆی تەنانەت ئێستاش لە کانە گەرمەکانی هەساری زەویدا فۆرمی سەرەتایی ژیان بەردەوامە هۆی دروستبوونی ئەم ڕەنگانە ئەو بەکتریایەنن کە پیانەوترێ ئارکیۆ بەکتریا ئەم بەکتریایەنە لەسەر گەرمی زەوی دەژین جگە لە سایانۆ بەکتریا یان کە ڕووی سەوز کە تەنها ئەوان دەتوانن ڕوو لە خۆر بکەن و وزەی لێوە وەرگرن بەکتریای سەوز پێشینەی هەموو ڕووەکەکانی دوێنێ و ئەمڕۆیە
ئەم بەکتریا بچووکە لەگەڵ پاشینەکانی قەدەری هەسارەی زەویان گۆڕی. ئەو بەکتریایە نەتوانیان بەرجی هەوای زەوی بگۆڕن. ئەو کاربۆنە چی لێ هات کە بەرجی هەوای ژەهراوی کردبوو؟ ئەو کاربۆنە ئێستاش لەسەر زەویە، لە توێکڵی زەویدا تەوق بووە. ئەمە وەختی خۆی دەریایەک بووە پڕ لە زیندەوەری بچووک. کاربۆنی بەرجی هەوا لە زەریاکاندا توایەوە و بووە هۆی دروستکردنی توێکڵی ڕق بۆ زیندەوەرە بچووکەکانی ناو دەریاکە. ئەم چینە بەردانە توێکڵی کەڵەکەبووی ملیارەها زیندەوەری بچووشی ناو دەریاکەیە. بەهۆی ئەو زیندەوەرانەوە کاربۆن لە بەرجی هەوادا نەما و ئەمەش ڕێگەی بۆ پەرەسەندنی زیندەوەری تر خۆش کرد. ژیان خۆی بەرجی هەوای گۆڕی. ژیانی ڕووەک کە پشتی بە وزەی خۆر بەستووە وای کرد کە گەردی لە ئاویەکان تێک پشکێن و ئۆکسجینەکەی لێجیا بکەنەوە. ئیتر هەواش پڕ بوو لە ئۆکسجین. خولی ئاو لەسەر زەوی پرۆسەیەکە کە هەمیشە لە نوێبوونەوەدایە. تافگەکان، هەڵمی ئاو بۆ هەورەکان، باران، کانیەکان، ڕووبارەکان بۆ دەریا، زەریاکان، سەهۆڵە ڕووبارەکان، ئەبینین خولی ئاو هەرگیز ناوەستێ. زەوی هەمیشە هەمان بڕی ئاوی هەیە. هەموو ئەو زیندەوەرانەی لەسەر زەوی ژیاون هەمان ئاویان خواردوێتەوە. ئاو ماددەیەکی زۆر سەیرە. ئاو یەکێکە لە ماددە ناجێگیرەکان. دۆخی شلی هەیە، دۆخی گازی هەیە و دۆخی ڕقیشی هەیە. لە سایبیریا ڕووتەختی دەریاچەکان لە زستاندا ئەبن بە سەهۆڵ. لەو کاتەدا ئەبینین کە ئاو چ هێزێکی هەیە کاتێک دەبێت بە سەهۆڵ. لەبەر ئەوەی سەهۆڵ لە ئاو سووکترە نقم نابێت. بەهۆی ئەمەوە چینی سەرەوەی دەریاچەکە دەبێتە پارێزگاریەک بۆ ئاوی ژێرەوە بۆ ئەوەی ژیان لە ناو دەریاچەکەدا بەردەوام بێت. ژیان لەسەر بنەمای پەیوەندی دروست بووە. هەموو شتێک بەیەکەوە بەسراوە. هیچ شتێک بەتەنها هەڵناکات. ئاو و هەوا لە یەکجیا ناکرێنەوە. ئەوان لە ژیاندا بۆ بەردەوامی ژیانی ئێمە لەسەر زەوی یەکیان گرتووە. هەموو شتێک دەبێت دابەش بکرێت. ئەو سەوزاییانەی لە نێوان ئەم هەورانەدا دەیان بینین سەرچاوەی ئۆکسجینی ناوهەوایە. لە سەدا هەفتای ئەو ئۆکسجینەی کە ئێمە هەڵی ئەمژین لەو قەوزانەوە دێت کە ڕووتەختی زەریاکانیان سەوز کردووە. زەوی پشت بە هاوسەنگیەکە بەستێ کە ئەبێت تێیدا هەموو زیندەوەرێک ڕۆڵی هەبێت. هەر زیندەوەرە و بەهۆی بوونی زیندەوەرێکی ترەوە ئەتوانێت لە ژیان بەردەوام بێت. ئەم گونجاندنەش زۆر ناسکە و زۆر بە ئاسانی لە یەک ئەترازێ. بۆ نمونە مەرجانەکان لە ئەنجامی یەکگرتنی توێکڵ و قەوزەکان دروست بوون. کۆمەڵگا مەرجانیەکان تەنها لە سەدایەکی بنی زەریاکاندا ئاپۆشن. بەڵام لە هەمان کاتدا شوێنی ژیانی هەزاران جۆری جیاوازی ماسین. هاوسەنگی هەموو زەریاکان بەندە لەسەر کۆمەڵگە مەرجانیەکان. زەوی بە ملیار ساڵ دەژمێرێت. زەوی 4 ملیار ساڵی پێچووە تا درەختی لەسەر ڕواوە. لە زنجیری جۆرەکانی زیندەوەردا درەختەکان وەک پەیکەرێکی زیندوو لە لووتکەدان. درەختەکان بەرهەڵستکاری ڕاکێشانی زەوی دەکەن چونکە ئەوان تاکە زیندەوەری سروشتین کە هەمیشە ڕۆ و ئاسمان دەڕۆن. ئەوان بێماندوو بوون ڕوە و خۆر گەشە دەکەن و
گەڵاکانیان پڕ دەکەن لە وزە. ئەوان هێزی وەرگرتنی وزەی خۆریان لەو بەکتریا بچووکانە بۆ ماوەتەوە کە پێیان دەوترێ سایانۆ بەکتیریا. ئەوان وزەی خۆر پاشەکەوت دەکەن و پاشان دەیخۆن و دەیکەن بە تەختە و گەڵا و پاشان تێک دەشکێن و دەبن بە تێکەڵەیەک لە ئاو و کانزا و سەوزە. بەم شێوەیە وردە وردە گەڵ دروست بووە. لە ناو گڵدا زیندەوەرە هەرە بچووکەکان بەردەوام چالاکن و دەخۆن و زۆر دەبن و دەگۆڕێن. ئەمەش دواتر چینێکی بە پیت دروست دەکات کە بۆتە بڕبڕی ژیانی سەروشکانی. چی ئەزانین دەربارەی ژیان لەسەر زەوی؟ لە ژیانی چەند زیندەوەر بە ئاگاین؟ یەک لە سەردەی زیندەوەرەکان یان سەد؟ چی دەربارەی ئەو بۆندانە ئەزانین کە زیندەوەرەکان دەبەستن بەیەکەوە؟ زەوی معجیزەیە، ژیانیش نهێنیە. خێزانی ئاژەڵەکانیش دابوونەریتی خۆیان هەیە و دەیان نەوەیە پارێزگاریان لەو دابوونەریتانە کردووە. هەندێک لە گیاندارەکان لەگەڵ ئەو جیایانە ڕاهاتوون کە دەیخۆن، جیاکەش لەگەڵ ئەوان ڕاهاتووە، هەردووکیشیان قازانجەکەن، چونکە گیاندارەکە خۆی تێر ئەکات و جیاکەش بەهۆی ئەوەوە تۆکانی بڵاو دەکاتەوە و زیاد دەکات. لە سەرکێشیە گەورەکەی ژیانی سەرزەوی هەموو زیندەوەرێک ڕۆڵێکی هەیە، هەموو زیندەوەرێک پێگەی خۆی هەیە. هیچ زیندەوەرێک زیان بەخش نییە، چونکە هەموو بە یەکەوە هاوسەنگی ژیانیان ڕاگرتووە. تۆی مرۆڤی مۆدێرن و زیرەک لێرەدا داخڵ بە چیرۆکەکە بێت. تۆ سوود لەو میراتی زەوی وەردەگریت کە 4 ملیار ساڵی پێچووە تا هاتۆتە بەرهەم. تۆ تەنها 200,000 ساڵە لەسەر زەویت، بەڵام ڕووی هەموو جیهانت گۆڕیوە. سەرەڕای ئەوەی کە بێدیفاعیت کەچی توانیوتە خۆت بکەیتە خاوەنی هەموو ژینگەیەکی نیشتەجێبوون. پێشتر هیچ زیندەوەرێک هێندەی تۆ زەوی داگیر نەکردووە. دوای 180,000 ساڵ لە گەڕۆکی و بەهۆی جێگیربوونی کەش و هەواوە مرۆڤ توانی نیشتەجێبێت. ئیتر چیتر پشتیان بەڕاوکردن نەبەست بۆمانەوە. ئەو شوێنانی هەڵیان بژات بۆ ژیان ئەوانە بوون کە ماسی و ڕووەکی زۆری لێبوو. لەوێ خاک و ئاو و ژیان یەکیان گرت.
تەنانەت ئەم ڕۆژزۆرینەی مرۆڤ لە نزیک کەناری کیشوەرەکان و نزیک دەریا و ڕووبارەکانەژین. ئێستا لە جیهاندا یەک لەسەر چواری مرۆڤ بەو شێوەیە ئەژی کە مرۆڤ 6,000 ساڵ پێش ئێستا ژیاوە. تاکە سەرچاوەی وزەی ئەوان ئەوەیە کە سروشت وەرز لە دوای وەرز دابینی دەکات. ئێستا 1.5 ملیار مرۆڤ بەو شێوەیە ئەژین کە ئەمە لە ژمارەی دانیشتوانی هەموو وڵاتە سەرمایەدارەکان زیاترە. بەڵام لای ئەو کەسانەی بەو شێوەیە ئەژین ژیان ئاسان نییە و قوربانیەکی زۆری ئەوێ، چونکە وەک هەمیشە وا بووە بەڕە لای تەنکیەوە دڕێ. لەوێ خوێندن نیعمەتێک نییە کە بەسەر هەمویان ئاباری بێت. لەوێ منداڵ تاکە مڵکی خێزانە، چونکە دایک و باوک بە تەنها ناتوانن بژێوی دابین بکەن. بلیمەتی مرۆڤ لەوەدایە کە هەمیشە هەستی بە خاڵە لاوازەکانی کردووە. ئەو هێزی ماسوولکەیی کە بە شێوەیەکی یەکسان بەسەر مرۆڤدا دابەش نەکراوە لەو گیاندارانەدایە کە بە هۆیانەوە توانیومانە ناوچەی نوێ بدۆزینەوە بۆ ژیان. بەڵام خۆبەسکی برسی جیهان داگیر ناکرێت. داهێنانی کشت و کاڵ مێژووی مرۆڤایەتی گۆڕی. 10,000 ساڵ پێش ئێستا بوو کە کشت و کاڵ بووە یەکەمین شۆڕشی مرۆڤایەتی. تەنها لە دوای داهێنانی کشت و کاڵەوە مرۆڤ فێری پاشەکەوتکردن بوو بەهۆی ئەوەوە توانی شار و شارستانیەت دابمەزرێنێت. بەڵام کێ ئێستا بیری ئەوەی ماوە کە بەدەست زەویمان هەڵدەکەند بۆ کشت و کاڵ. دوای ئەوەی زانیمان چۆن تۆوی دانەوێڵەکان بەکارەهێنین، فێری ئەوە بووین لە یەکیان بدەین بۆ بەرهەمهێنانی جۆری نوێی دانەوێڵە و لە هەمان کاتدا فێری ئەوە بووین کە چۆن بیان گونجێنین لەگەڵ سروشتی ئاو و هەوا و خاکەکەدا. ئێمەش وەکو هەموو زیندەوەرەکانی ترین. خەمی ڕۆژانەمان ئەوەیە کە چۆن خۆمان تێر بکەین. کاتێ خاک پیتی نامێنێ و ئاو کەم ئەبێتەوە، دوای تێکۆشانێکی زۆر دەتوانین ئاو لە زەوی دەربهێنین و لەسەری بژین. مرۆڤ بە پێی ئارەزوەکانی خاک توانی شێوازی کشت و کاڵکردن بگۆڕێ و پاشانەوە لە دوایینەوە بە دڵسۆزیەوە هەمان شێوازی کشت و کاڵکردنیان دووبارە کردەوە. تەنانەت ئێستاش کشت و کاڵکردن بەربڵاوترین جۆری پیشەیە لە هەموو جیهاندا.
نیوەی مرۆڤ زەوی دەکێڵێت زیاتر لە 175 گیان بەدەستەی کێڵن. کشت و کاڵکردن وەک نەریتێک وایە، نەوە لە دوایینەوە بە عارەقی ناوچەوان و قەڵەمکردن گواستویانەتەوە، چونکە کشت و کاڵکردن استراتیژێکی بنچینەیە بۆمانەوەمان. دوای پشتبەستن بە هێزی ماسوولکە بۆ ماوەیەکی دوور و درێژ، مرۆڤ ڕێگەیەکی دۆزیەوە بۆ دەرهێنانی ئەو وزەیەی لەژێر قوڵایی زەوی دانێژرا بوو. ئەمانە گڕی ڕووەکن، تەنها مشتێکە لە تیشکی خۆر و ئەسووتێ، وزەی خۆری بێگەردە. ئەم وزەیە وزەی کۆکراوەی 100 ملیۆن ساڵی پێشووە کە لەلایەن ملیۆنەها ڕووەکەوە و دوای ملیۆنەها ساڵ بەرهەم هاتووە. ئەمە خەڵوزە، گازە، لە سەر و هەمویانەوە نەوتە. ئەم مشتە لە تیشکی خۆر مرۆڤی لە ماندووبوون ڕزگار کرد. دوای بەکارهێنانی نەوت مرۆڤ چووە سەرەتای چاخێکی نوێەوە کە تێیدا هەموو شتێک خێرا بوو. بە بەکارهێنانی نەوت هەندێکمان کەوتی لە نیعمەتێکەوە کە پێشتر کەس نەیدی بوو. لە 50 ساڵدا کە ئەمە درێژی تەمەنی مرۆڤێکی ئاساییە، ئێمە لە هەموو پێشینەکانی تری مرۆڤ زیاتر زەویمان گۆڕی. زۆر بە خێرایی لە ماوەی 60 ساڵی ڕابردوودا ژمارەی دانیشتوانی زەوی 3 هێندە زیادی کرد. زیاتر لە 2 ملیار مرۆڤ لە لادێکانەوە ڕوویان کردە شارەکان. زۆر بە خێرایی شینزن کە لە وڵاتی چینە سەدان کۆشی هەور بڕی دروست کرد و شارەکە بە ملیۆنەها مرۆڤ قەڵەباڵغ بوو. شینزین 40 ساڵ پێش ئێستا لادێیەکی بچووک بوو کە خەڵکەکەی تەنها سەرقاڵی ماسیگرتن بوون. زۆر بە خێرایی لە ماوەی 20 ساڵدا لە شەنگەهای زیاتر لە 3000 تاوەر و کۆشکی هەور بڕ دروستکران و سەدانی تریش لە قۆناغی دروستکردندان. ئەمڕۆ زیاتر لە نیوەی دانیشتوانی گوێی زەوی لە شارەکاندا هەژین. نیویۆرک یەکەمین شاری قەرەباڵغی جیهان سمبولی قۆرغکاری ئەو وزانەیە کە زەوی دابینی کردووە بۆ مرۆڤە بلیمەتەکان. نیویۆرک کۆکراوەی هێزی ماسوولکەی ملیۆنەها کۆچەر و وزەی خەڵوز و نەوتە. ئەمریکا یەکەم وڵات بوو لە سوود وەرگرتن لە دیاردە و وزە بێ ئەندازەکەی ئاڵتۆنی ڕەش. لە چێڵگەکاندا مەچینەکان جێی پیاوەکانیان گرتەوە. وزەی تەنها 1 لیتر نەوت یەکسانە بۆ وزەی کە 100 پیاو لە 24 کات ژمێردا سەرفی دەکەن. لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا تەنها 3 ملیۆن جوتیار کار دەکەن. ئەوان بە تەنها دانەوێڵەی 2 ملیار مرۆڤ بەرهەم دەهێنن. بەڵام زۆربەی ئەو دانەوێڵەیە بۆ خواردنی مرۆڤ بەکار ناهێنرێت. لە ئەمریکا و وڵاتە پیشەسازیەکانی تردا دانەوێڵە دەگۆڕێت بۆ خواردنی پەلەوەر و مەڕ و ماڵات یان بۆ سوتەمەنی ئۆرگانی. وزەی نەوت خەمینەمانی ئاوی لە کۆڵ مرۆڤە جوتیارەکان کردەوە. بەڵام هیچ کشت و کاڵێک بێ ئاو ناکرێت. مرۆڤ لە 170 ئاوی شیرین بۆ کشت و کاڵ بەکاردەهێنێت. لە سروشتدا هەموو شتێک بەستراوە بەیەکەوە. فراوانکردنی چێڵگە کشت و کاڵیەکان و زیاترکردنی بەرهەمی دانەوێڵە وای کرد ژمارەی زیندەوەری مشەخۆر لە چێڵگەکانە زیاد بکات. بەڵام دواتر دەرمانی لە ناوبردنی مێرووەکان بۆ دیاریەکی تری شۆڕشی پیترۆکیمیا و مێرووی ناو چێڵگەکانی لە ناوبرد. ئیتر لە دوای ئەمەوە هەموو ساڵێک دروێنەیەکی باش دەکرا و بیرەوەری کەمی بەرهەم لە بیر کرا. بەڵام دەرمانی لە ناوبردنی مێرووەکان تێکەڵ بە هەوا و ڕووبار و دەریا و زەریاکان بوو. پاشان لەگەڵ ئەو خانانە تێکەڵ بوو کە هەموو زیندەوەرێک مافی خاوەنێتی هەیە. ئایا ئەو دەرمانانەی بوونە هەوێنی کشت و کاڵ بۆ مرۆڤ زیان بەخشنین؟
دیارە وەڵامەکەی لای ئەو جوتیارانەیە کە بەجلی پارێزگاریەوە دەرمان ئەڕژێنن. پاشان دەرمانی پیتێنەر هاتەکایەوە کە ئەمیشیان دۆزینەوەیەکی پیترۆکیمیاوی بوو. پیتێنەرەکان بوونە هۆی بەرهەمهێنانی بڕێکی زۆر زیاد لە پێویست لەو شوێنانەی تا پێش دۆزینەوەی پیتێنەرەکان فەرامۆش کرابوون. دانەوێڵەکان لەگەڵ خاک و کەش و هەوادا گونجان. بەهۆی ئەمەوە توانرا توخمی جۆرا و جۆری دانەوێڵە بە ئاسانی بەرهەم بهێنرێت و بە ئاسانیش بگوێزرێتەوە. بەم شێوەیە لە سەدەی ڕابردوودا 3/4 ئەو توخمانەی کە جوتیاران لە ماوەی هەزاران ساڵدا بەرهەمیان هێنابوون لە ناوبران. وەک ئەبینین هەتا چاو بڕکات بەرهەمی پیتێنرا و لە ژێر خانووی پلاستیکیدا بەرهەم دەهێنرێت. ئەمانە چێلگە دەستکردەکانی عامریەن لە وڵاتی ئیسپانیا. ئەم چێلگەیە سەوزەی هەموو ئەوروپا بەرهەم دەهێنێت. ڕۆژانە ئەکرێتە ناو ئۆتۆمبیلی بار هەڵگرەوە و دەنێرێت بۆ سوپەرمارکێتەکانی ئەوروپا. هەتا وڵاتێک زیاتر گەشە بکات دانیشتوانەکانی گۆشتی زیاترە خۆن. بەڵام ئارەزووی خواردنی گۆشت چۆن یەکسانەکرێت لەگەڵ ژمارەی ئەو مەڕووماڵاتەی ژمارەیان لە کەمبوونەوەدایە. زۆر بە خێرایی وەک ژیانی ئەو مانگایانەی هەرگیز مێرجێک نابینن. کارگەکان ڕۆژانە بڕێکی زۆر گۆشت دەخەنە بازاڕەکانەوە بێ ئەوەی گوێ بدەنە داهاتووی ئەو ئاژەڵانەی سەریان دەبڕن. ئالەم شوێنەی کە ملیۆنەها کیلۆ گۆشتی تێدایە تەنها 1 سەوزایی دەچێنراوە. لە بری سەوزایی ڕۆژانە بار هەڵگرەکان لە هەموو لایەکی ئیسپانیاوە دانەوێڵە و پرۆتین دەهێنن بۆ ئەم شوێنە و دەرخواردی ئەم ئاژەڵانەی ئەدەن. دوایی لێکدانەوەی ژمارەکان بۆمان دەرەکەوێت کە بەرهەمهێنانی 1 کیلۆ پەتاتە پێویستی بە 100 لیتر ئاوە، 1 کیلۆ برنج پێویستی بە 4000 لیترە، 1 کیلۆ قیمەش پێویستی بە 13000 لیتر ئاوە. ئەمە جگە لەو نەوتە زۆرەی لە پرۆسی بەرهەمهێنان و گواستنەوەی ئەو شتانەدا سرف دەکرێت. ئێستا کشت و کاڵ بە نەوت بەڕێوە دەبرێت، بۆیە ئەتوانرێت خواردنی ئەو هەموو مرۆڤە دابین بکرێت. نەوت ژیانی هەندێکمانی بە شێوەیەک گۆڕی کە پێشتر کەس خەویشی پێوە نەبینی بوو، بەڵام لە هەمان کاتدا وای لێکردین کە بۆ هەموو شتێکی ژیان پشت بە نەوت بەستین. ئەمە پێوانەیەکی نوێیە بۆ هەژمارکردنی کات. کاتژمێری جیهان لەگەڵ ڕیتمی کارکردنی ئەم مەشینانەدا لێ ئەدات کە بەردەوام خەریکی دەرهێنانی نەوتن. تەنانەت هەندێکمان هیوا و ئاواتەکانمان بەستووە بە دەنجی لێدانی ئەم مەچینە زەبەلاحانەوە. کاتی هەریەکێک لە مەچینانە لە کارەکەوێت لەگەڵ یا هیوا و ئاواتەکانی گەلەیەک لە ناوەچێت. ئێمە ئەزانین کە ڕۆژێک دێت هەسارەکە نەوتی تیا نامێنێ، بەڵام ناشمانەوێ باوەڕ بەو ڕاستیە بکەین. زۆربەی زۆرمان خەو بەوە ئەبینین کە ڕۆژێک لە ڕۆژان لە لۆس ئەنجلس بژین. لەم شارەدا کە زیاتر لە 100 کیلۆمەتر درێژە، ژمارەی ئۆتۆمبیلەکان جیاوازیەکی ئەو تۆی نییە لەگەڵ ژمارەی دانیشتوانەکەی. لەم شارەدا هەموو شەوێک نمایشی وزەی نەوت نیشانەدرێت. ڕۆژیش هەمان نمایشی شەو بە ڕەنجێکی تر نیشانەدرێت. زۆر بە خێرایی لەم شارەدا ئیتر ماوەی دووری لە بری میل بە خولەک دەژمێرێت. ئۆتۆمبیلەکان زۆر بە خێرایی ئەو ماوەیە ئەبڕن کە ئەگەر جادەکان وەک جاران بواە بەدەیان کاتژمێر تەواو نەئەکرا. ئێستا لە قەراق شاری لۆس ئەنجلس شاری وا دروستکراوە کە هەر خانوویەک و بەقەت قڵایەگە بێت. ئەمەش بۆ دوورکەوتنەوە لە قەرەباڵغی ناوجەرگەی شارەکە. مۆدێلی ژیانی چەند وڵاتێکی سەرمایەدار بەهۆی تەلەڤیزۆنەکانیانەوە ئەگوێزرێنەوە بۆ هەموو جیهان. بۆیە سەیر نییە کە لە بێجینگیش لە بری پەرستگا بودیەکان هەمان تەلارسازی شارە ئەمریکیەکانە بینیت. ئۆتۆمبیل بۆتە سیمبولی حەوانەوە و بەرەو پێشچوون. ئەگەر هەمان مۆدێل لەلایەن هەموو کۆمەڵگایەکەوە پەیڕۆ بکرایە، ئەوە زەوی لە بری 900 ملیۆن 5 ملیار ئۆتۆمبیلی تیا بوو.
زۆر بە خێرایی هەتا جیهان پێشکەوێ ئەوە زیاتر پێویستی بە وزە ئەبێت لە هەموو شوێنێک مەچینەکان خەریکی هەڵکەندن و ڕاماڵینی زەوین و بە دوای ئەو گەوهرەکان زایانە ئەگەڕێن کە لە سەرەتای دروستبوونی زەویەوە لە ژێر زەویدان. بۆ دەرخستنی هێز و دەسەڵات لە سەدا هەشتایی کانزا بە نرخەکان لای لە سەدا 20 دانیشتوانی زەویە. پێش کۆتایی ئەم سەدەیە زیادەڕەوی لە هەڵکەندنی کانەکاندا ئەبێتە هۆی لە ناوبردنی زۆربەی سەرچاوە دەگیەکانی زەوی. زۆر بە خێرایی بەندەری کەشتیە گەورەکان تەرخان کراوە بۆ گواستنەوەی نەوت و بەرهەمی وڵاتە پیشەسازیەکان. زۆربەی ئەم کارەڤانانە لە وڵاتەکەی خۆیانەوە هەزاران کیلۆمەترە بڕن تا ئەگەنە ئەو وڵاتەی بۆی هەناردەکرێت. لە ساڵی 1950ەوە بازرگانی نێودەوڵەتی 20 جار زیادی کردووە. لە سەدا 90 بازرگانیەکان لە ڕێگەی دەریاکانەوە کرێت. ساڵانە 500 ملیۆن کارەڤان بە دەریاکاندا ئەڕوات. هەموو ئەوانەش ئەنێرێتە ئەو شوێنانەی بەکاربەر و بەکارهێنەری زۆری لێیە. بۆ نمونە دوبەی. دوبەی سمبولی ئەو پێشکەوتنەیە کە لە وڵاتە سەرمایەدارەکاندا بەدی هاتووە. لەم شارەدا شتی مەحاڵی ژەکرێت. بۆ نمونە دروستکردنی دوورگەی دەستکرد لە ناو دەریادا. دوبەی چەند سامانێکی سروشتی کەمی هەیە، بەڵام بەهۆی پارینەوتەوە ئەتوانێ ملیۆنەها تەن شت هاوردە بکات و ملیۆنەها کرێکار لە هەموو جیهانەوە بهێنێتە شارەکەیەوە. دوبەی کێڵگەی کشت و کاڵی نییە، بەڵام ئەتوانێ خواردن هاوردە بکات. دوبەی ئاویشی نییە، بەڵام پارەی ئەوەی هەیە کە خوێ لە ئاوی دەریاکان جیا بکاتەوە و بەرزترین کۆشی هەوربڕی جیهان دروست بکات. لە دوبەی خۆر تینی زۆرە، بەڵام لەم شارەدا تەنها یەک ئامێری وەرگرتنی وزەی خۆری تێدا نییە. ئەمەش ئەو تەلارە زەبەلاحەیە کە هەموو جیهانی سەرسام کردووە. دراوی هەموو وڵاتێکی جیهان لە شاری دوبەیدا خەرج کراوە. هیچ شوێنێک هێندەی دوبەی دوورە پەرێز نییە لە سروشتەوە، بەڵام هیچ شوێنێکیش هێندەی دوبەی پشتی بە سروشت نەبەستووە. دوبەی لەسەر حسابی ئەو نیعمەتانە بووە بەم شارە کە سروشت بەخشیوێتی بە زەوی، بەڵام کەس لەوە تێنەگەشتووە کە نیعمەتەکانی سروشتیش کۆتاییان هەیە. لە ساڵی 1950ەوە ڕاوکردنی ماسی 5 هێندە زیادی کردووە. ئێستا ساڵانە 100 ملیۆن تەن ماسی ڕاوەکرێت. ئەو کارگانەی کە چاوی خاوەنەکانیان هەرگیز تێر نابێت بەردەوام خەریکی بەتاڵکردنی زەریاکانن. سێ لە سەر چواری ناوچەکانی ڕاوە ماسی قڕیان تێکەوتووە و ناوچەکانی تریش لە ژێر مەترسی قڕتێکەوتندان. ماسیە گەورەکانیش پێش ئەوەی زاو زێ بکەن
ڕاو دەکرێن بۆیە ژماری ئەوان هێچگار کەم بۆتەوە. ئێمە ئەو خولەی ژیان تێکەدەین کە بە خۆشمان بەخشراوە. لە ئێستادا هەموو جۆرەکانی ماسی لە ژێر مەترسی لە ناوچووندان. ئەمە لە کاتێکدا کە ماسی خواردنی سەرەکی یەک لەسەر پێنجی دانیشتوانی زەویە. ئێمە ئەوەمان بیرچۆتەوە کە سەرچاوەکان کەم بوونەتەوە. زیاتر لە 500 ملیۆن کەس لە بیابانەکاندا ئەژین کە ئەمە لە ژمارەی دانیشتوانی هەموو ئەوروپا زیاترە. نرخی زێر لای زەڕەنگەرە. نرخی ئاوی خواردنیش لای ئەو کەسانەیە کە لە بیابانەکاندا ئەژین. خەڵکی ئێرە پشت بە ئاوی بیرە بەستن. ئەو ئاوەی 25,000 ساڵ پێش ئێستا دوای باران لە ژێرزەوی بیابانەکاندا پەنجی خواردۆتەوە. ئاوی ژێرزەوی یارمەتی گەشەکردنی دانەوێڵەی بیابانەکانەیەت تا ببێتە خواردنی دانیشتوانی بیابانەکە. لە چەقی ئەم کێڵگە خڕانەدا بیرێکی تایە کە تاکە سەرچاوی ئاوی کێڵگەکەیە. بەڵام خۆ ئەمە هەروە بەردەوام نابێت، چونکە ئاوی پەنگ خواردووی ژێرزەوی هەرگیز زیاد ناکات. وڵاتی سعودیە ئەو خەونەی لەبار چوو کە لە بیاباندا بتوانێت کشت و کاڵ بکات. ئەمە وێنەی بیابانی سعودیەیە. ئەو ناوچانەی سپین ئەوە دەردەخەن کە بیرەکەی وشکی کردووە و کشت و کاڵەکەی لە ناوچووە. خۆ سیستەمی دەرهێنانی ئاوەکەیان لە کار نەکەوتووە. سعودیە نەوتیشی هەیە، بەڵام ئاوی ژێرزەوی سعودیە لەوەدا نەماوە کە بتوانن کشت و کاڵی پێ بکەن. وڵاتی ئیسرائیل بیابانێکی کردە چێڵگەیەکی کشت و کاڵی. بەڵام ئەمە چێڵگەیەکی سروشتی نییە. دەبێ دڵۆب بە دڵۆب ئاو لە شوێنی ترەوە بهێنن تا بتوانن بەردەوام بن لە بەرهەمهێنانی بەروبوومی کشت و کاڵی. ئەمە وەختی خۆی ڕووبارێکی گەورەی وڵاتی ئوردون بوو. ئێستا هەر ئەم جۆگەلەیەی لێماوەتەوە. ئاوی ئەم ڕووبارە لە بەرهەمهێنانی ئەو سەوزانەدا بەکار هاتووە کە هەناردەی وڵاتانی جیهان کراوە. بەڵام ئەمە تەنها قەدەری ڕووباری ئوردون نییە. ئێستا لە جیهاندا یەک لە سەردەی ڕووبارە گەورەکان بۆ ماوەی 7 مانگ ئاوەکانیان ناگاتە دەریاکان. لەبەر ئەوەی ئاوی ڕووباری ئوردون وشی کردووە، ساڵانە ئاستی ئاوی دەریای مردوو مەترێک کەم دەکات. لە سەدەی داهاتوودا هەندستان یەکێکە بێت لەو وڵاتانەی بەدەستکەمی ئاوەوە دەناڵێنن. ئاوی بیرەکان ماوەیەکی زۆرە سەرچاوی ئاوی خواردنەوەی دانیشتوانە 1 ملیاریەکەی هندستانە. تەنها لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا 21 ملیۆن بیر هەڵکەنراوە. لە زۆربەی بەشەکانی وڵاتی هندستان هەرچەند بیرەکە قوڵەکەن بەڵام ناگاتە ئاو. لە ڕۆژئاوای هندستاندا لە سەدا 30 بیرەکان وشکیان کردووە. ئاوی ژێرزەوی لە هەندستان بەرە وشکبوونەوەی هەتایی ئەڕات. بەنداوی گەورە دروستکراوە بەو هیوایی باراناوەکان جارێکتر زەویەکە ببوژێننەوە. لە وەرزە وشکەکاندا ئافرەتەکان بە ناچاری بە پاچ خەریکی هەڵکەندنی بیرن.
چەند هەزار کیلۆمەترێک دوور لە هیندستان ڕۆژانە هەر کەسە و 1000 لیتر ئاو بەکارەهێنێت. لاس ڤێگاس لە ناو بیاباندا دروست کراوە. لەم شارەدا ملیۆنەها خەڵک دەژی. مانگانە 1000 کەسی تریش ڕووی تێدەکات. دانیشتوانەکانی لاس ڤێگاس یەکێکن لەو کەسانەی جیهان کە زۆرترین ئاو بەکاردەهێنن. شاری پاڵم سپرینگیش بە هەمان شێوە لە بیاباندا دروست کراوە، بەڵام پڕە لە سەوزایی کە تەرخان کراوە بۆ یاری گۆڵف. ئەم سەرابە تاکەی ئەتوانێ بەم شێوەیە بمێنێتەوە. زەوی چیتر ناتوانێت بەردەوام بێت. ڕووباری کۆلۆرادۆ کە سەرچاوی ئاوی ئەم شارانەیە یەکێکە لەو ڕووبارانەی کە دەمێکە ئاوەکەی ناگاتە دەریا. ئاستی ئاوی ئەو دەریاچانەی کە لەسەر ئەم ڕووبارە دروستکراون بە هەمان شێوە لە کەمبوونەوەدان. پێش ئەوەی بگەینە ساڵی 2025 2 ملیار کەس لە جیهاندا بەدەستکەمی ئاوەوە دەناڵێنن. مێرگە ئاویەکان تەنها لە 6% ڕووی گۆی زەویدا ئەپۆشن. لەژێر ئەم ئاوانەدا کارگەیەک هەیە کە پێک هاتووە لە ڕۆک و زیندەوەری بچووک، کاریان پاکڕاگرتنی ژینگەیە. بوونی ئەم مێرگە ئاویانە زۆر گرنگە بۆ پاککردنەوەی ئاوی خواردنەوە. زیندەوەرەکانی ناو ئەم ئاوە وەک ئیسفنجێک چیپی سی لە ناو ئاوەکەدا بێت هەڵی ئەمژن و ئاوەکە پاکەکەنەوە. لەوەش باشتر ئەوەیە ئاوی ئەم مێرگە ئاویانە لە هاویندا زیاترە بێت، چونکە ڕۆکەکان لە هاویندا چی ئاویان پاشەکەوت کردبێ ئازادی دەکەن. بەڵام لەبەر ئەوەی ئێمە چاوبرسین، تەنانەت ئەم شوێنانەشمان قۆرخ کردووە بۆ بەخێوکردنی مەڕوو ماڵات و کشت و کاڵکردن و نیشتەجێبوون. لە سەدەی ڕابردوودا نیوەی مێرگە ئاویەکان وشکی کرد. ئەو نیوەیەی کە ماویشە بە هەمان قەدەر ئەگات، بێ ئەوەی بیر لە گرنگیان بکەینەوە. هەموو شتە زیندووەکان بە یەکەوە بەسراون: ئاو، هەوا، خاک، درەخت. سیحری جیهان ئەوە تا لە پێش چاوتانەیە. درەختەکان ئاوی ژێرزەوی هەڵەمژن و دواتر لە شێوەی تەمدا تێکەڵ بە هەوایەکەن. کاتێ بارانەبارێ بۆ ئەوەی تۆتەڕ نەبیت درەختەکە ئەبێتە چەترێک. دارستانەکان ئەو شێیە دروست دەکەن کە پێویستن بۆ ژیان. درەختەکان دووەم ئۆکسیدی کاربۆن هەڵەمژن بۆ ئەوەی مرۆڤ بە ئاسانی هەناسە بدات. درەختەکان بنچینەی هاوسەنگی ئەو کەش و هەوایەن کە هەمومان پشتی پێبەستین. درەختی دارستانە گەورەکان شوێنی ژیانی سێ لەسەر چواری هەموو زیندەوەرەکانی وشکانین. هەرچەندە کەم کەس بیری لێ ئەکاتەوە، بەڵام درەختەکان بە مانای وشە بنچینەی ژیانی هەمومانن. دارستانەکان ئەو دەرمانانە بەرهەمدێنن کە ئازارەکانمان ئەشکێنن. لەشی مرۆڤ ئەو ماددانە ئەناسێتەوە کە لەم درەختانە دێنە دەرەوە. خانەکانی ئێمە بە هەمان زمانی خانەکانی ئەم درەختانە ئەدوێن، چونکە هەمومان لە یەک خێزانین. بەڵام لە ماوەی
ماوەی 40 ساڵدا گەورەترین دارستانی جیهان کە ئەمەزۆنە لە سەدا 20 درەختەکانی لەناو براوە. کاتێ درەختەکانە بڕنەوە جێگاکە یەکەن بە کێڵگەی پەلەوەر و کێڵگەی بەرهەمهێنانی دانەوێڵە. لە 105 ئەو دانەوێڵەیەش دەرخواردی مەڕ و ماڵات و پەلەوەرەکانی ئەوروپا و ئاسیا ئەدرێت، واتە دارستانەکە ئەکەین بە گۆشت. ساڵ پێش ئێستا بۆرنیۆ چوارەم گەورەترین دارستانی جیهان بوو. بەڵام پرۆسەی لە ناوبردنی دارستانەکان هێندە خێرایە. لە ماوەی 10 ساڵی داهاتوودا بۆرنیۆ تەنها یەک درەختیشی تیانامێنێت. مادەی زیندوو، ئاو، هەوا و زەوی و خۆر ئەبەستێ بەیەکەوە. لە بۆرنیۆ کە یەکێک بوو لە شوێنە زیندووە هەرە جوانەکان ئەو بۆندە گرنگەی ژیان تێکشکاوە. با بڕیارێکی ئەو کەسانەی کە چاویان هەرگیز تێر نابێت درەختەکانی بۆرنیۆ لە ناوبران بۆ بەرهەمهێنانی ڕۆنی ڕووەک کە یەکێکە لە بەرهەمهێنترین جۆرەکانی ڕۆن لە جیهاندا. ڕۆنی ڕووەک جگەلەوەی کە ئارەزووی خواردنمان زیادەکات لەدەیان بەرهەمی وەک جوانکاری و تایت و سابوونیشدا بەکاردەهێنرێت. لەولا دارستانە لە ناوچۆکەی بۆرنیۆ دارستانێک دروستکراوە بۆ بەرهەمهێنانی ڕۆنی زیاتر. خەڵکی ئەم ناوە لەسەر کارگەکان دامەزرێنراون. ئێرە شوێنی پیشەسازی کشت و کاڵە. نمونەیەکی تری لە ناوبردنی درەختی یۆکالیپتۆسە. درەختی یۆکالیپتۆس بۆ دروستکردنی کاغەز بەکارهێنرێت. لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا ئارەزووی بەکارهێنانی کاغەز 5 ئەوەندە زیادی کردووە، بەڵام خۆ درەختێک جێگەی یەکێکی تر ناگرێتەوە. لە بن درەختی یۆکالیپتۆس هیچ ڕووەکێکی تر ناژی، چونکە گەڵای یۆکالیپتۆس ژەهراویە. کاتێ دەوەرێ زەویەکەش ژەهراویەکات. ڕاستە یۆکالیپتۆس زوو گەشە ئەکات، بەڵام تا گەشە ئەکەن دنیایەک ئاویان ئەوێت. سیرکەن مرۆڤ چ کارێک بە دارستانەکانەکات. هەموو ئەم شتانە لەبەر خاتری ئەوەیە پارەیەکی زیاتر بخەنە گیرفانیان. ئەمە لە کاتێکدا کە شوێنی واش هەیە ئەگەر خەڵکەکەی درەختی تیانە بڕنەوە ئەوە هەمویان ئەمرن. زیاتر لە 2 ملیار کەس، واتە زیاتر لە 1/3 جیهان پشت بە خەڵوو زەبەستن بۆ ژیان. لە هایتی کە یەکێکە لە هەژارترین وڵاتەکانی جیهان خەڵوو سەرەکی ترین شتە بۆ پەیداکردنی بژێوی. ئەو هایتیەی کە وەختی خۆی پێ ئەوترا مرواری کاریبیان، ئێستا ئەگەر یارمەتی دەرەشی نەبێت خەڵکەکەی لە برسا ئەمرێت. لەسەر گردەکانی وڵاتی هایتیۆ ئەبینیت کە تەنها لە 2 دارستانە کەماوەتەوە، لەبەر ئەوەی درەختی لێ نەماوە و زەویەکەشی بێپیت بووە. کاتێ بارانی شەبارێ ئەو ئاوە هەمووی ئەبێ بە قڕولیتە و تێکەڵ بە دەریاکە ئەبێت. بۆیە چیتر لەم وڵاتەدا کشت و کاڵ ناکرێت. لە هەندێک شوێنی مەدەگاسکار داخورانی زەوی دیمەنێکی جوانی دروست کردووە. لێرەدا ئەبینین هەموو گردەکان بەهۆی داخورانەوە شەبەقی گەورەیان تێبووە. لەبەر ئەوەی لە مادەی زیندوو دروست بووە خاک بە ئاسانی تێگەچێت. ئەو چینە بە پیتەی بە هەزاران ساڵ دروست بووە ئێستا بەهۆی داخورانەوە لە ناوەچێت. با باسی چیرۆکی خەڵکی ڕاپانۆیی بکەین کە لە دوورگەی ئێستەرژیان. لەوانەیە ئەم چیرۆکەوامان لێ بکات تۆزێک بیر بکەینەوە. ئەوان لەسەر دوورە دەستترین دوورگەی جیهان دەژیان، لەبەر ئەوە هەموو سەرچاوەکانیان بەکارهێنا و هیچیان بۆ نەمایەوە. دەرەنجام شارستانێتەکەیان هەر لەوێ لە ناوچوو. بەڵندترین درەختەکانی جیهان لەسەر ئەم دوورگەیە لەدایک بوون، بەڵام ئێستا هیچیان نەماون، چونکە خەڵکی ڕاپانۆیی
بێ ئەوەی سوودێکی ئەو توی لێوەرگرن هەموو درەختەکانیان بڕیەوە. بەهۆی بڕینەوەی درەختەکانەوە دوورگەکە دووچاری داخوران بوو. خەڵکی ڕاپانوویی چیتر نەیانتوانی بۆ ڕاوە ماسی بڕۆنە دەریاکە چونکە داری لێ نەما بوو تا بەلەمی پێ دروست بکەن. ڕاپانوویی یەکێک بوو لە سەرکەوتووترین شارستانێتەکانی زەریای ئارام. لەو شارستانیەدا ژمارەیەکی زۆر جووتیار و پەیکەرتاش و کەسی زیرەکی تێدا بوو. بەڵام لەبەر ئەوەی نابەرپرسیارانە سەرچاوەکانیان بەکارهێنا دووچاری کودەتا و تاڵانی بوون و دوجار هەمویان لە برسامردن و شارستانێتەکەیان بۆ هەتایە لە ناوچوو. لەو شارستانێتەی کە کاتی خۆی یەکێک بوو لە پێشکەوتووترین شارستانێتەکان تەنها ئەم پەیکەرانە ماونەتەوە. خەڵکی ڕاپانوویی درەنگ پێیان زانیوە کە سروشت چه پەیوەندیەکی توندی هەیە لەگەڵ مرۆڤدا. ئەمە تەنها یەکێکە لەو چیرۆکانەی کە ڕاستە و خۆ پەیوەندیان بە ئێستای ئێمەوەیە. لە ساڵی 1950ەوە ژمارەی دانیشتوانی زەوی 3 جار زیادی کردووە. هەر لەو کاتەوە ئێمە لەو نەوانەی کە 200,000 ساڵ پێش ئێستا ژیاون زیاتر زەویمان گۆڕیوە. نایجیریا گەورەترین هەناردەکەری نەوتە لە ئەفریقیا کەچی لە سەدا 70 خەڵکەکەی لە خوار هێڵی هەژاریەوە ئەژین. ڕاستە وڵاتەکە پڕە لە نەوت، بەڵام خەڵکەکەی بەشی چرایەکی نییە ماڵەکەی پێڕووناک بکاتەوە. هەمان شت بۆ هەموو جیهان ڕاستە. نیوەی هەژارەکانی جیهان لەو وڵاتانەدا ئەژین کە نەوتیان زۆرە. ئەمە گەشەکردنی وڵات نییە، بەڵکو و دەوڵەمەندکردنی چەند کەسێکە لەسەر حسابی دەیان ملیۆن خەڵکی هەژار و بێدیفاع. لە ماوەی ئەم 50 ساڵەی ڕابردوودا بۆشایی نێوان دەوڵەمەندەکان و هەژارەکان 100 ئەوەندەی تر زیادی کردووە. ئەمڕۆ نیوەی سامانی جیهان لەژێر دەستی تەنها لە 2% دانیشتواندایە. تاکەی ئەم نایەکسانیە بەردەوامە بێت. بۆ بەدبەختی ژمارەی هەژارەکانی ئەم ناوچەیە تا بێت بەرەو زیادبوونە ڕووە. ئەمە شاری لەیگۆسە. ژماری دانیشتوان لە ساڵی 1960دا 700,000 کەس بووە. ساڵی 2025 ژمارەی دانیشتوانەکەی دەگاتە 16 ملیۆن. ئێرە یەکێکە لەو شارانی جیهان کە زۆر بە خێرایی ژماری دانیشتوانەکەی زیاد دەکات. ئەوانەی کە تازە ڕووەکەن ئەم شارە زۆربەیان جووتیارن و بەهۆی برسێتیەوە هاتوون. هەندێکیشیان لە شوێنەکەی خۆیان هەست بە ئارامی ناکەن. ئەمە شێوازێکی نوێی گەشەسەندنی شارەکانە کە تێیدا خەڵکەکەی لە بری ئەوەی چێژ لە ژیانی ناوشار وەرگرن خواخوایانە لە برسانە برن. هەفتانە ملیۆنێک خەڵک ڕووەکەنە شارە گەورەکانی جیهان. ئێستا 1/6 مرۆڤ لە ژینگەیەکی پیسی قەرەباڵغدا بێ کارەبا و بێ ئاو بە کولەمەرجی ئەژی. ئێستا جارێکی تر برسێتی بە جیهاندا بڵاو بۆتەوە و زیاتر لە ملیارێک بەدەست برسێتیەوە ئەناڵێنن. لە هەموو شوێنێکی جیهاندا هەر هەژارەکانن
کە سەرە نوێلکەکانە گەڕێن بۆ خواردن. ئەمە لە کاتێکدا دەوڵەمەندەکان بەردەوامن لە دەرهێنانی نەوتی زیاتر بۆ پڕترکردنی گیرفانیان. ئەوان ئێستا ئەو شوێنانەش قۆرخەکەن کە کەس پێشبینی ئەوەی نەکرد ڕۆژێک لە ڕۆژان مرۆڤ بتوانێت لەو شوێنانەدا سەرچاوەی پارە بدۆزێتەوە. وا دەردەکەوێت کە ئەم مۆدێلە نەگۆڕن کاتێک زەوی نەوتی تیانامێنێ نەوت لە قەترانەکانی کەنەدا دەرئەهێنن. ڕۆژانە بار هەڵگرەزە بەلاحەکانی جیهان هەزاران تەن لمی قەترانە گوێزنەوە. پرۆسەی بە هەڵمکردنی لم و جیاکردنەوەی نەوتەکەی پێویستی بە ملیۆنەها لیتر ئاو هەیە. ئەمە جگە لەو وزەیەی لەو پرۆسەیەدا بەکاردێت. پیسبوونی ژینگە ئەوە پشتگوێ خراوە. لەم قۆناغەدا تەنها بیر لەوە ئەکرێتەوە چۆن بە ماوەیەکی کورت سەرمایەیەکی گەورەتر پێک بێنن. تابێ تەنکەری نەوتەکان گەورەتر و گەورەتر دروست دەکرێت چونکە بەردەوام پێویستمان بە وزەی زیاترە. ئەو ئارەزوە زۆرەی ئێستا هەمانە بۆ بەکارهێنانی نەوت پێویستی بە تەنکەرێکە کە سەری هەبێ و بنی نەبێ. هەموو مەسەلەکەش کاربۆنە. ئەو کاربۆنەی سروشت لە ملیۆنەها ساڵدا دروستی کرد. ئێمە لە 40 ساڵدا سووتانمان و جیهانمان پێکرد بەفڕن، بەڵام بەسەرمانەوە ناچێت چونکە جیهان گەرم بووە. چەند ساڵێک لەمەوبەر هیچ کەشتیەک نەیەتوانی بێرەدا تێپەڕێ چونکە هەمووی سەهۆڵ بوو. پیشەسازی و لە ناوبردنی دارستان و کشت و کاڵی دەستکرد بڕێکی زۆری کاربۆنی تێکەڵ بە بەرجی هەوای زەوی کرد. بێ ئەوەی هەستی پێ بکەین هەموو گەرد و گەردیلەیەکی ئەو هاوسەنگیەمان تێکداوە کە ژیانی لەسەر دروست بووە. هەموو هیوایەکمان جەمسەرەکانە، بەڵام زۆربەی کاریگەریەکانی گەرمبوونی جیهان بە جەمسەرەکانەوە دیارە. جەمسەرەکان زۆر بە خێرایی دەتوێنەوە. ڕێگای ڕۆژئاوای جەمسەری باکوور کە ئەمریکا ئەبەستێ بە ئەوروپا و ئاسیاوە ئێستا سەهۆڵەکەی تواوەتەوە. شەختە سەهۆڵی جەمسەری باکوور بە شێوەیەکی گشتی لە توانەوەدایە بەهۆی گەرمبوونی جیهانەوە. تەنها لە ماوەی 40 ساڵدا ئەستوری شەختە سەهۆڵی جەمسەری باکوور لە سەدا 40 کەمی کردووە. هاوین لە دوای هاوین ڕووبەرێکی زیاتری سەهۆڵ ئەتوێتەوە. لە هاوینی 2030دا جەمسەری باکوور بە تەواوەتی ئەتوێتەوە. هەندێک لە زاناکان پێیان وایە کە لە هاوینی 2015دا ئەوە ڕوئەدات. وەختی خۆی شەختە سەهۆڵەکان تیشکی خۆریان ئەگەڕانەوە، بەڵام ئێستا تیشکەکان بە نێو سەهۆڵەکاندا تێپەڕەبن و ئاوی دەریاکە گەرمەکەن. بەهۆی ئەمەوە گەرمبوونی جیهان خێراترە بێت. مێژووی هەسارەکەمان لە ناو ئەم شەختە سەهۆڵانەدا نووسراوەتەوە. ئەم سەهۆڵانە پێمانەڵێن کە سەدان هەزار ساڵە ڕێژەی دووەم ئۆکسیدی کاربۆن هێندەی ئێستا بەرز دەبووتەوە. مرۆڤ خۆی هەرگیز پێشتر لە کەش و هەوای ئاوادا نەژیاوە. زیادەڕەوی لە بەکارهێنانی سەرچاوە سروشتیەکان مەترسی خستۆتە سەر ژیانی هەموو زیندەوەرەکانی تر. بە گۆڕانی کەش و هەوا سەدان جۆری جیاوازی زیندەوەر لە ماوەیەکی کورتدا بۆ هەتایە لە ناوەچن. وا پێشبینیەکرێت تا ساڵی 2050 یەک لە سەرسێی زیندەوەرەکانی سەرگۆی زەوی لە ناو بچن. لەم ناوچە جەمسەریانەدا هاوسەنگی ژیان هەنووکە تێک چووە.
تەنها لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا لە سەدا 30 سەهۆڵەکانی جەمسەری باکوور تواوەتەوە. لەبەر ئەوەی گرینلاند گەرم بووە، سەهۆڵەکەی ئەتوێتەوە و ئاوە سازگارەکەی تێکەڵ بە ئاوی سوێری زەریاکە ئەبێت. لە سەدا 20 ئاوی شیرینی گۆی زەوی لە سەهۆڵی گرینلاندایە. کاتێک گرینلاند ئەتوێتەوە، ئاستی ئاوی دەریاکان 7 مەتر بەرز دەبێتەوە. ڕاستە لەم شوێنەدا پیشەسازی ناکرێت، بەڵام ئێرە کەوتۆتە ژێر کاریگەری ئەو کاربۆنەی لە ناوچەکانی تری جیهان ئەکرێتە بەرجی هەواوە. سیستەمی ژینگەیی زەوی سنووری نییە. لە هەر شوێنێک بژین ئەوەی ئەنجامی ئەدەین کاریگەری ئەبێت لەسەر کەش و هەوایی هەموو جیهان. بەرجی هەوای گۆی زەوی سەربانی هەمومانە، یەکێکە لەو مڵکانەی هەمومان سوودی لێوەرەگرین. لەسەر ڕووتەختی گرینلاند ڕووبار و دەریاچە دروست بووە. زانە هەرە ڕەشبینەکانیش 10 ساڵ پێش ئێستا پێشبینی ئەوەیان نەدەکرد کە گرینلاند بەم خێراییە بتوێتەوە. تا بێژماری ئەو ڕووبارانە زیاد دەکات کە بەهۆی توانەوەی سەهۆڵەکەەوە دروست بوون. دوجار ڕووبارەکان کونی گەورە ئەکەنە شەختە سەهۆڵەکە و ئاوەکەشیان ئەچێتە ژێر سەهۆڵەکانەوە. وا پێشبینی ئەکرا کە ئاوەکە جارێکی تر لە ژێر سەهۆڵەکاندا بیبەستێتەوە، بەڵام بە پێچەوانەوە ئاوەکە ئەچێتە ژێر شەختە سەهۆڵەکانەوە و پاڵیان پێوە ئەنێت و بەرەو دەریایان بات و لەوێ سەهۆڵەکان پارچە پارچە بن. لەبەر ئەوەی ئاوی گرینلاند تێکەڵ بە ئاوی سوێری دەریاکانە بێت، ناوچە نزمەکانی جیهان ئەکەونە ژێر مەترسی لافاوی گەورەوە. ئاستی ئاوی دەریاکان لە بەرزبوونەوەدایە. کاتێ ئاو گەرم دەبێت لە هەمان کاتدا دەکشێت. تەنها لە ماوەی سەدەی ڕابردوودا ئاوی زەریاکان 20 سانتیمەتر کشاوە. دەرەنجام هەموو شتێکی ناو زەریاکان ناجێگیر دەبێت. بۆ نمونە کۆمەڵگە مەرجانیەکان زۆر هەستیارن بەرامبەر بە گۆڕانی پلەی گەرمی دەریاکان. هەر بۆیە لە سەدا 30 مەرجانەکان لە ناوچوون. مەرجانەکان ئەڵقەیەکی بنچینەین لە زنجیرەی زیندەوەرەکاندا. ڕەوش و ئاراستەی تەوژمەکانی بەرجی هەوا لە گۆڕاندایە. خولەکانی بارانبارین تێکچوون. جوگرافیای کەش و هەوا لە یەکترازاوە. بۆ نمونە دانیشتوانی ئەم دورگەی وڵاتی مۆڵدیف لە ژێر مەترسیەکی گەورەدان. ئەمانە چواردەوریان ئاوە، بۆیە زۆر بەیان لە هەوڵی ئەوەدان بەرەو وڵاتێکی تر کۆچ بکەن. ئەگەر ئاستی ئاوی دەریاکان بەم خێراییە بەردەوام بێت لە بەرزبوونەوە، شاری تۆکیۆ کە قەرەباڵغترین شاری جیهانە ئەبێ چی لێ بەسەر بێت. ساڵانە زاناکان پێشبینی کارەساتی گەورە ئەکەن و کەس گوێیان لێ ناگرێت تا کارەساتەکە ڕوونەدات. ئێستا لە سەدا 70 دانیشتوانی گۆی زەوی لە ناوچە کەناریەکاندا ئەژین. لە 15 شارە گەورەکەی جیهان 11یان لەسەر کەناری دەریا دروستکراون. کاتێ ئاستی ئاوی دەریاکان زیادەکات، خوێی ناو دەریاکە بە هەمان شێوە زیادەکات و خەڵکێکی زۆر لە ئاوی خواردنەوە بێبەشە بن. دیاردەی کۆچکردن لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر ئاساییە، بەڵام لەم دواییەدا بە ڕێژەیەکی بەرچاو و زیادی کردووە.
چیای کلیمەنجارۆ کە لە ئەفریقایە وا گۆڕراوە نایناسیتەوە لە سەدا هەشتای سەهۆڵە ڕووبارەکەی تواوەتەوە لە هاویندا ڕووبارەکانی ئەم چیایە بە تەواوەتی وشک دەبن خەڵکی ناوچەکەش کەوتونەتە ژێر مەترسی کەمی ئاوی خواردنەوە تەنانەت لەسەر بەرزترین لووتکەی جیهان کە لە هیمالایایە بەفر و سەهۆڵە ڕووبارەکان لە توانەوەدان سەهۆڵە ڕووبارەکانی هیمالایە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە خولی ئاودا سەهۆڵە ڕووبارەکانی هیمالایە بارانی زستان پاشەکەوتەکەن و لە هاویندا دەیانکەن بەدەیان ڕووباری سازگار سەهۆڵە ڕووبارەکانی هیمالایە سەرچاوەی هەموو ڕووبارە گەورەکانی ئاسیان کە لە ئیندوز و گانجیز و میکۆنگ و کیانگ پێک هاتوون 2 ملیار کەس ئاوی ئەم ڕووبارانە بەکارەهێنێت بۆ خواردنەوە و ئاودانی کشت و کاڵەکانیان بەنگلادیش ئەکەوێتە دەلتاکانی گانجیز و براهاماپۆترا لەوێ کاریگەری سەهۆڵە ڕووبارەکان و بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریا بەڕوونی دیارە بەنگلادیش یەکێکە لە قەرەباڵغترین و هەژارترین وڵاتەکانی جیهان گەرمبوونی جیهان زەرەرێکی زۆری داوە لەم وڵاتە لافاو و زریانەکان یەک لە سەرسێی زەویە کشت و کاڵیەکانی ئەم وڵاتی ڕاماڵیوە کاتێک کشت و کاڵەکانیان لە ناوەچێت بەجارێک ژمارەیەکی زۆر بە ناچاری ڕوو لە شوێنەکانی ترەکەن زیانەکانی گەرمبوونی جیهان تەنها بەر وڵاتە هەژارەکان ناکەوێت وشکە ساڵی هەموو جیهانی گرتوتەوە بوونە نیوەی کشت و کاڵی ئوسترالیا بەهۆی بێبارانیەوە لە ناوچووە ئێمە ئەو هاوسەنگی کەش و هەوامان تێکداوە کە ماوەی 12,000 ساڵ یارمەتی گەشە سەندنی شارستانیەتەکانمانی داوە نزیک لە شارە گەورەکان سووتانی دارستانەکان زۆر زیادی کردووە ئەم ئاگرانش تابێ پرۆسەی گەرمبوونی جیهان خێراترەکات کاتێ درەختەکانە سووتێن بڕێکی زۆر دووەم ئۆکسیدی کاربۆن تێکەڵ بە بەرجی هەوا ئەبێت ئەو سیستمەی کە کۆنتڕۆڵی کەش و هەوای زەویەکات بەهۆی ئەم ڕووداوانەوە تێک دەشکێت و ئەو مادانەی کە ڕۆڵیان هەیە لە ڕاگرتنی کەش و هەوادا زۆربیان لە ناوچوون ئەگەر پێوەرێک هەبێت بۆ پێوانەکردنی گەرمبوونی جیهان ئەوە لەم دیمەنە سروشتیەدا ئاشکرا ئەبێت ئێرە سیبریایە کەش و هەوای ئێرە هێندە ساردە کە زەویەکەی هەمیشە بەستوێتی بەم ناوچانە ئەوترێ پێرمافرۆست واتە هەمیشە بەستوو بەڵام لەژێر ئەم زەویە هەمیشە بەستوانەدا بۆمبێکی کەش و هەوایی چاوەڕێی تەقینەوەیە ئەو بۆمبەش گازی میثانە کە 23 ئەوەندەی دووەم ئۆکسیدی کاربۆن زیان بەخشە ئەگەر هەمیشە بەستوەکان بتوێنەوە و میثانەکەی ناویان تێکەڵ بە هەوا بێت ئەوا گەرمبوونی جیهان بە شێوەیەکی وازیا دەکات کە بە هیچ شێوەیەک کۆنتڕۆڵ نەکرێت و دەرەنجامی وای ئەبێت کە کەس پێشبینی ناکات لەو کاتەدا بە مانای وشە هەمومان ئەکەوینە مەترسیەوە زاناکان ئاگادارمانەکەنەوە کە تەنها 10 ساڵمان لەبەردەستاماوە بۆ گۆڕینی شێوازی ژیانمان ئەجینا دووچاری مەترسی گەورە ئەبینەوە ژیان لەسەر زەوی تووشی کارەساتێک ئەبێت کە کەسمان پێشبینی ناکەین دیاردەیەکمان دروست کردووە کە خۆمان بۆمان کۆنتڕۆڵ ناکرێت لە سەرەتای ژیانی ئێمەوە
ئاو و هەوا و زیندەوەرەکانی تر بەیەکەوە بەسرا بوون. بەڵام لەم دواییانەدا ئەو ئەڵقانەمان لە یەک ترازان کە ئێمە دەبەستێ بە سروشتەوە. با سەیری ئامارە ڕاستیەکان بکەین، چونکە ناکرێت خۆمان لە ڕاستیەکان جێل بکەین. ئەوانەی تا ئێستا دیمان تەنها ڕنگدانەوەی ڕەفتارەکانی مرۆڤە. زۆر بێبەزەییانە مامەڵەمان لەگەڵ ئەم هەسارە شینەدا کردووە، کاتێکی کەممان لە بەردەستایە بۆ گۆڕان. ئەگەر ئەو ڕاستیانە قبوڵ نەکەین کە چیمان کردو بەرامبەر بە زەوی، ئەوە هەرگیز زەوی ناتوانێ بەرگەی 9 ملیار کەس بگرێت لە کۆتایی ئەم سەدەیەدا. با ڕاستیەکان ببینین. ژمارەکان زۆر ترسناکن. زۆربەی ئەوانەی ئەبنە قوربانی ئەو کەسانن کە هیچ دەستێکیان نەبووە لە گۆڕینی کەش و هەوادا. کامپی پەنابەرێتی وایە بەقەت شارێک خەڵکی تێدایە. ژمارەیەکی بێشومار پیا و ژن و منداڵ لەم کامپانەدا فرامۆش کراون. مەرجە بۆ نەهێشتنی هەستی پێکەوە ژیان شورای گەورە دروست بکەین، بۆچی خۆمان جیا بکەینەوە و خەڵکی خەمبار لە خۆشیەکانمان مەحروم بکەین.
کاتی ئەوە نییە ڕەشبین بین. من ئەزانم مرۆڤ هەیە ئەتوانێ هەموو دیوارێکی جیاکردنەوە بڕوخێنێ. ئێستا لە 5 منداڵ 4یان ئەچنە قوتابخانە. خوێندنیش ئەو نیعمەتەیە هەموو کەس دەتوانێت سوودی لێ وەربگرێ. لیسۆتۆ کە یەکێکە لە هەژارترین وڵاتەکانی جیهان بەپێی سامانەکەی یەکێکە لەو وڵاتانەی کە زۆرترین پارە لە خوێندنی خەڵکەکەیدا خەرجەکات. قەتەر کە یەکێکە لە وڵاتە هەرە دەوڵەمەندەکان دەرگای باشترین زانکۆکانی واڵا کردووە بۆ خوێندن. کەلتور و خوێندن و توێژینەوە ئەو سامانانن کە هەرگیز کۆتایی نایەن. ڕێکخراوە ناحکومیەکان دوای توێژینەوەیەکی جیهانی ئەوە ئەسەلمێنن کە هەستی پێکەوە ژیانی نێوان تاکەکان زۆر لە خۆپەرستی وڵاتەکان گەورەترە. لە بەنگلادیش پیاوێک شتێکی مەحاڵی کردووە، بانقێکی کردوێتەوە کە تێیدا تەنها قەرزەدات بە خەڵکی هەژار. ئەو بانقە ژیانی 150 ملیۆن کەسی بەرەو باشتر بردووە. جەمسەری باشوور کیشوەرێکە پڕ لە سەرچاوی سروشتی و هیچ وڵاتێک خاوەنی نییە. ئەوێ شوێنێکی سروشتیە کە تەرخان کراوە بۆ زانست و ئاشتی. پەیماننامەیە کە لەلایەن 49 وڵاتەوە ئیمزا کراوە جەخت لەوە ئەکاتەوە کە جەمسەری باشوور گەوهەرێکە و هی هەموو مرۆڤایەتیە. کاتی ئەوە نییە ڕەشبین بن. ئێستا حکوومەتەکان لە سەدا دوی ئەو ئاوانە ئەپارێزن کە ئەکەونە سنووری وڵاتەکەیانەوە. بۆ یەکەم جار پارکی نەتەوەیی 100 ساڵ پێش ئێستا دروستکرا. بەڵام ئێستا پارکە نەتەوەییەکان لە سەدا 13 ڕوبەری کیشوەرەکاندا ئەپۆشن. لەو پارکانەدا مرۆڤ بۆی نییە ڕاو بکات یاخود جێگای نیشتە جێبوون دروست بکات. ئەم پێکەوە گونجانی نێوان مرۆڤ و سروشت ئەکرێت ببێتە یاسایەک کە شازی تێدا نەبێت. لە ئەمریکا شاری نیویۆرک سیتی هەستی بە گرنگی سروشت کردووە. ئەم دارستان و دەریاچەیان دروست کردووە بۆ دابینکردنی بڕی ئەو ئاوەی شارەکە پێویستێتی. لە کۆریای باشوور پرۆگرامێک جێبەجێ کرا بۆ بوژاندنەوەی ئەو دارستانانەی بەهۆی جەنگەکانەوە لە ناوچوو بوون. ئێستا لە سەدا 65 کۆریای باشوور سەوزاییە. کۆستاریکا چیتر سوپای نییە. پێیان باشترە سامانەکانیان لە خوێندن و گەشت و گوزار و پارێزگاری سروشتدا خەرج بکەن. گابۆن یەکێکە لەو وڵاتانەی زۆرترین تەختە بەرهەم دەهێنێ. یاسایەکیان داناوە کە دەبێت لە 10,000 متردا تەنها یەک درەخت ببڕنەوە. دارستانەکانی گابۆن یەکێکن لە سەرچاوە سەرەکیەکانی دارایی ئەو وڵاتە. بەڵام ئەوان زیادە ڕەوی ناکەن لە بڕینەوەی درەختەکاندا. ئەبێت ویژدان دیواری نێوان بەکارهێنەر و بەرهەمهێنەر بێت. ئەگەر بازرگانەکان بە عەدالەت بازرگانی بکەن و کڕیار و فرۆشیار هەردووچیان قازانج بکەن ئەوە هەموو کەس ئەتوانێت ژیانێکی باش بژی. چه عەدالەتێک هەیە لە نێوان ئەو کەسانەی تەنها بەدەست کارەکەن و ئەو کەسانەی بە مەچینە و هانی حکوومەت دروێنەکەن. با بەرپرسیارانە سەرچاوەکان بەکاربهێنین. با بیر لەوە بکەینەوە کە چی ئەکڕین. کاتی ئەوە نیە ڕەشبین بن. ئەگەر بازرگانیکردنی گۆشت سنووردار بکرێت ئەوە کشت و کاڵی وا هەیە کە ئەتوانێ خۆراکی هەمومان دابین بکات. ماسیگرم دیوە کە بە ویژدانەوە ماسیەگرێت چونکە بیر لە داهاتووی زەریاکانە کاتەوە. ماڵم دیوە کە وزە لە خۆرەوە وەرەگرێت. لە شاری فرایبۆرگی ئەڵمانیا 5,000 کەس لە هەرێمێکدا ئەژین و تەنها وزەی خۆر بەکارەهێنن. شاری تریش هەیە کە بیری لە هەمان شت کردوێتەوە. مۆمبای هەزارەمین شارە کە بڕیاریاوە وزەی خۆر بەکاربێنێت. حکوومەتی وڵاتەکانی نیوزیلەندا و ئایسلەندا و نەمسا و سوید و چەند وڵاتێکی تر نوێکردنەوە و دووبارە بەکارهێنانەوەی پێداویستیەکانیان کردوتە ئامانجی سەرەکی. ئێمە لە سەدا 80 ئەو وزەیی بەکاری ئەهێنین لە نەوتەوە وەریەگرین. لە چین هەفتانە 2 کارگەدا ئەمەزرێت کە بە خەڵوز کارەکەن. لە دانیمارکیش کارگەم دیوە کە بە خەڵوز کارەکات. بەڵام ئەو دوو کەڵەکەی لە بری هەوا دەکاتە ژێرزەویەوە. لە ئایسلەندا یەکەیەکی بەرهەمهێنانی کارەبام دیوە کە وزەکەی لە قوڵی زەویەوە وەرگرتووە. یەکەیەکی تری بەرهەمهێنانی کارەبام دیوە کە لە شێوەی ماردا دروستکراوە و وزە لە شەپۆلەکانی دەریاکە وەردەگرێت. لە کەناری دانیمارک شێڵگەی هەواییم بینیوە کە لە سەدا 20 کارەبای وڵاتەکەی پێدابینەکەن. ئەمریکا، چین، هندستان، ئەڵمانیا و ئیسپانیا لەو وڵاتانن کە زۆرترین پارەیان لە بەرهەمهێنانی وزەی پاکدا خەرج کردووە. پێم بڵێن شوێن هەیە لە سەرزەوی هەوا تیا هەڵنەکات. بیابانم دیوە کە بە ئامێری وەرگرتنی وزەی خۆردا پۆشراوە. هەموو شتێک لەسەر ئەم هەسارەیە بەسراوە بەیەکەوە. زەویش بەسراوە بە خۆرەوە کە سەرچاوەی سەرەشی وزەی زەویە.
ئایا مرۆڤ ناتوانێت لاسایی ڕۆک بکاتەوە و وزە لە خۆرەوە وەرگێت؟ لە ماوەی یەک کاتژمێردا ئەو وزەیی کە خۆری بەخشێ بە زەوی یەکسانە بە وزەیی کە هەمومان لە ساڵێکدا بەکاری دەهێنین. هەتا زەوی بمێنێ وزەی خۆریش بەردەوامە بێ. تەنها ئەوەمان لەسرە کە واز لە هەڵکەندنی زەوی بهێنین و سەیری ئاسمان بکەین. دەبێت جوتیاری لە وزەی خۆردا بکەین. ئەم تاقیکردنەوانە تەنها نەبوونن، بەڵام ئەوە ئەسەلمێنن کە مرۆڤ هۆشیارە. ئەم هەوڵانە بۆ پارێزگاریکردنی ژینگە لەسەر بنەمای تازەگەری و زیرەکی و هەماهەنگی جێبەجێکرێن. ئێستا کاتی ئەوەیە هەموو یەک بگرین. ئەوەی ڕۆی ئەوە گرنگە چیمان لە بەردەستا ماوە. ئێستاش نیوەی دارستانەکان و هەزارەها ڕووبار و دەریاچە و هەزارەها جۆری جیاوازی زیندەوەرمان ماوە. ئەمڕۆ هەمومان ئەزانین کە کێشەکان چارەسەریان هەیە. هەمومان توانای گۆڕانمان هەیە. کەواتە چاوەڕێی چیەکەین؟ با دەست پێ بکەین.